سەرەتا پێشبڕکەیەکمان بێکەوە هەندێک پرسیار هێلیەکتری دەکەین بزانین چێ زووتر وەڵام دەداتەوە. هەر کەسێک بردیەوە دەستخۆشی لەوی دیکەش دەکەین باشە؟ نابی بڵێن ئەو دۆڕا و نابی و نەیزانی ئەویش ڕەنگە جاری داهاتوو بزانی باشە؟ چێ حەز دەکا بەشداربی یەکەم کەس؟ دەچێ هەستێن با ئەو کوڕە جوانەمان هەستێتەوەوانە هەمومان جوانین و هەمومان عاقلین هەمومان باشین چە جوانشمان با هەستی. وەرە ئێرە جانی من فەرموو کات سەپڵەمان لە بۆیان لێدا فەرین هەر بژین بەیەکەوە چەند پرسیارێک لە یەکتر دەکەین باشە؟ وەرە ئێرە جانی وەرە ئێرە وەرنە بەرامبەری یەکتر تەماشا یەکتر بکەن تەماشا یەکتر بکەن پرسیارتان لێ دەکەم چێ زووتر وەڵامەکەی زانی؟ یەک زەنگە دای دەگری باشە؟ پرسیاری یەکەم یەکسەر دای نەگری؟ دای ناگری؟ ئەکێت؟ تاو باش دای نەگری؟ باش تا پرسیاری یەکەم ناوی 5 کاری باشمان پێ بڵێ کە ڕۆژانە لە ماڵەوە دەیکەین. دەست پێش خەری یارمەتیدانی دایکت یارمەتیدانی باوکت و جسک لێدان بۆ لە ماڵەوە ئافرین و دەتوانی کاری دیت کەش بکەیت. زۆر باشە هەر بژی کوات سەپڵەمان لە بۆی لێدا یاڵا لێت نەدا بەس بزانین وەڵامەکەی خۆت چییە؟ وەڵامەکەی من یەکەم شت یارمەتی دایکت بدەی لە ئاشدانان یارمەتی براکت بدەی ئەگەرە براکت هەیە لە ئەوە عیشی ماڵەوە یان ئەوە هۆمۆرکەکانی یارمەتی برادەرەکانم دەی لە مەکتەب کە ئەوە عیشەکانی خۆیان بکەن و بنووسن و ئەوە پیان بڵێ ئەوە ئیمتحانەکان بۆ هەموو ئیمتحانەکان بخوێنی بووی ئەوە دەرەجەی باش بێنی و یارمەتی دایک و باوکت بدە یارمەتی براکان دە یارمەتی هەتانە نەکچر بدەیت چونکە هەنێ نانەکەیە نەخۆش دەست خۆش کات سەپڵەمان لە بۆ ئەو لێدا